بەداخەوە ئێمە بیستمان لە هەندێک لە کەناڵەکان هەندێک کەسایەتی سیاسی و تەنانەت میدیایش باسییان لەوە کردووە کە لە کۆبوونەوەی شەممە کورد هەڵوێستی نەبووە و باسی و گرفتانە و باسی و هێرشانی سەر هەرێمی کوردستان نەکردووە، ئەمە بە تەواوی دوورە لە ڕاستیەوە. تەبعەن ئەو کۆبوونەوە یەکجار گرنگ بوو، دوو خاڵی زۆر گرنگی تیا بوو. یەک لە کۆبوونەوەکە معاون عملیاتی مشتەرەکە دوشتی خستە ڕوو کە زۆر گرنگ بووە، وای کرد کە کێشە لە نێوان ئەندامی فەسایلەکان دروست ببێ. یەک لەوانە معاون عملیاتی مشتەرەکەوتی هەموو ئەو هێرشانەی کراوەتە سەر حەشدی شعبی لە هەرێمەوە نەبووە، بەڵکو ئیسرائیل و ئەمریکا بووە. ئەمە ئەو وای کرد ئەوان هەندێک نیگەران بنەوانی کە پێشتر ئیتیهامی باتڵی هەرێمیان کرد بوو، وتی ئەوەی واقع منەوە باز دەکەم، ئەمە بابەتێکی باش بوو. دویش وتی بەشێکی زۆری لەو هێرشانەی کراوەتە سەر هەرێمی کوردستان لە ڕێگای درۆن و کاتێشای مەحەلیەوە کراوە و قەریب المەداشانی لە نزیکی هەرێمی کوردستان لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆیان. ئەمە اعترافێکی واضح بوو بۆ ئێمە، هەم استخباراتی وەزارەتی دیفاع باسی کرد و هەم معاون عملیات مشتەرەکە باسی لەوە کرد کە ئەوان لە چەند جێیەک لە چەند ناوچەیەک بەشێک لەو ئامێرانی لەو کەلوپەلانەی کە بەکارهێنرا بۆ هێرشەکان دەستیان بەسەرەگرەوە تەحقیقەکەن و خەڵکیشیان لا دەستگیر کراوە. بەڵێ ئەوی تر دەبێ ئەوان بۆ خۆیان بە فەرمی ئەو لایەنەی کە هەیە لە پشت ئەو بابەتەیە کەشفی بکەن و ئەو بابەتەش گرژێش کە دروست بوو لە بینی سەرۆکی کوتلەی حقوق و سەرۆکی ئامەرلیوای هێکێک لە فەسیلەکان کە بۆ معلوماتی جنابتان بەشێک لەو ئەندام پەرلەمانانەی کە لێرەن، مەسەن ئامەرلیوای سی لێرە ئەندام پەرلەمانە، زۆر لە ئامەرلیواکان لێرە ئامەرلیوای حەشدن ئەمجارە بوونەتە ئەندام پەرلەمان و حەشدیشیان هەیە، بۆیە زیاتر گرژیەکە لە بینی ئەوان و بینی قیادی عملیات بۆ داوای ئەوەشیان کرد کە قیادی عملیات هەڵوەشێتەوە لەبەرەوەی نوێنەری ئەمریکیەکانی تایە و گرژیە لە بینی ئەوان بۆ دوجاریش معلومی جنابتانە لە بینی خۆشیانە کێشە دروست بوو.